تەوەری دوومان لای هاوکارمان توانایە کە ڕاستەوخۆ لە دوکانەوە لەگەڵ بەڕێوەبەری بەنداوی دوکان باس لە ئەو شکە ساڵێکە کە کاریگەری هەبووە لەسەر ڕێژەی ئاوی بەنداوی دوکان. میوانەکەی کۆچەر جەمالە بەڕێوەبەری بەنداوی دوکانە ئەچینە لای توانە سڵاوت لێبێ. ئەمانەوێت زانیاریمان بۆ بگری لە بەڕێوەبەری بەنداوی دوکان بسانین کاریگەری و شکە ساڵی چی بووە لەسەرەوە بەنداوە ڕێژەی ئاو چنێک دابەزیوە بەدەر لە وشکە ساڵی گرتنەوەی ئاو لە سنوورەکانی ئێران و تورکیا و تا چەند کاریگەری هەیە لەسەر ئاو لە هەرێمی کوردستاندا. گفتووەکە بۆ تۆ چێت دێڵین ستێج لای تۆیە فەرمونکوێ بیستەوە بین. بەڵێ هێڤیا و کاربیانیتان باش. من ئێستا لە بەنداوی دوکانم دیارە وە خۆتان دەزان ئەم ساڵ بەهۆی وشکە ساڵیەوە ڕێژەی هاتنی ئاو بۆ ناو دەریاچەی دوکان بە بەراورد بە ساڵانی ڕابردوو بە ڕێژەیەکی زۆر کەمی کردەوەمەش کاریگەری لەسەر ئاوی خواردنەوە و لەسەر دەریاچەکەش دروست کردووە. دیارە لە ماوەی 3 ساڵی ڕابردوودا لێرە لە دەریاچەی دوکان بەتایبەت لە ساڵی 2019 ئاوێکی زۆر هاتە ناو دەریاچەی دوکانەوە، بەڵام ئەم ساڵ بەهۆی کەمی بارانبارینەوە بەهۆی وشکە ساڵیەوە ئەم ڕێژە ئاوا بۆ ڕێژەیەکی زۆردا بەزی دیارە گرتنەوەی ئاوی زەی بچووک لەلایەن کۆماری ئیسلامی ئێرانەوە کە بەشێکی زۆری ئەو ئاوی دێتە ناو دەریاچەی دوکانەوە ئاوی زەی بچووکە کە لە کۆماری ئیسلامی ئێرانەوە ئاوی کانیا و ڕووبارەکانە دێتە ناو ئەم دەریاچەیەوە. ئەمانە هەمووی کاریگەریە بۆ من نامە زۆر قسە لەسەرم ئەمە بکەم. میوانەکەم بەڕێز کۆچەر جەمال بەڕێوەبەری بەنداوی دوکانم لەگەڵدا دەبێت کە کۆچەر ئەمڕۆ هەرچەندە دەوامیش نەبوو تۆمان ئەزیەت داوە داوای لێبوردن دەکەین. بەیانیت باش و گەر پێمان بڵێ دۆخی دەریاچەکە لە چه ئاسێکدا؟ بەڵێ ئێوە باش. ئەمڕۆ ئاستی ئاوی دەریاچەکەمان 495.33 متر لە ئاستی ڕووی دەریاوە لە کاتیدا بەرزترین ئاسیاوەکەمان ئەم ساڵ لە 26 سێدا بوو کە گەیشتە 497 متر واتە متر و 6 سانتیمتر ئاستەکەمان دابەزاندووە. ئەمەش بەهۆی ئەو پلانەوە بوو کە دامان نەبوو پێشتر و بڕیارمان لەسەردا بوو کەوا ئەم ساڵ ئابێ کەمترین ئاو پێینەوە لەبەرەوەی ئەم ساڵ ساڵێکی وشکە ساڵ بوو ئاستیاوەکەمان نەگەیشتە ئاستی ئاوی پێویست ئەوتانەی لەو کاتەوە تا ئێستا تەنها لەماوەی ئەو سێماگەدا تەنها ئەوەندەماندا بەزاند بۆ هۆی ڕێژەیەوەی کە بەرمانداوەتەوە کەم بوو. ئێستاش ڕۆژانە نزیکی 100 متر سێجار لە چرکەیەکدا بەڕێ دەکەین کەوا بۆ مۆرزە کەمترین پێویستی خواروی بەنداوەکە دابین دەکات. ینی ئەوە لەوە کەمتر نابێت لەم کاتەدا بکرێتەوە و ئەو یەکێکی کار و ئاویشی شەکەوە ئاستی ئەو ئاوی کە دەڕژێتە ناو دەریاچەکەشەوە ئەمڕۆ 6 متر سێجار ڕژاوەتە ناو دەریاچەکەەوە بەهۆی ئەو جیاوازەوە 3 سانتیمتر ئەمڕۆ ئاستیاوەکەمان دابەزیوە. کا کۆچەر لە ماوەی ڕابردووداوەتان ڕاگەیاند کە پلانێکتانەیە بۆ ئەگلدانەوەی ئاو لەم ساڵدا تا چەند ئەوتان خزم کردەوە و ئەو ئاوەی کە لەم ساڵدا گلیت دنەوە چەندەوە ئەو پلانێکە داتان ناوە تا چەند سەرکەوتوو بووە؟ بەڵێ ئەو پلانێکە دامانە ئەم ساڵ لە بەهاردا کە بتوانە بێ ئەم ساڵ وا بکەین ئەو ڕێژەی ئەوەی کە هەمانە لە ناو دەریاچەکەدا هەندێکی بۆ ئەم ساڵ بردەینەوە هەندێکی هەڵگرین بۆ ساڵی داهات و پلانەکەمان جێبەجێ کردو ئەوتانەوە باسم کە تەنها مەتر و نیوەکمان نزیکی مەتر و 7 سانتیمترمان دابەزاندووە ئەمەش کەمترین ئاستەکە دامان بەزاندووە یان لەوە زیاتر دامان نەبەزاندووە کە لە کاتێکدا لەوانەیە لە ساڵانی ڕابردوودا زیاتر دابەزی بێ لەو ئاستێککە ئەم ساڵ دامان بەزاندووە و ئێستا ئاستی ئاوەکەمان باشە و بەشی ساڵی داهاتوو احتیاتی ساڵی داهاتووش ماخستۆ چکە هەموو جارێ و باسمان کردەوە ساڵ وشکە ساڵەکان بە دوای یەکدا دێن ئەوتانێکە 2008 و 2009 بە دوای یەکدا بێت لە ترسیەوەی کە ئەترسین ساڵی داهاتووش وشکە ساڵ بێ لەبەرەوە تێبینیەوەمان کردو کە بەشی ساڵی داهاتووش ئاوەکە هەڵبگرین لە ناو دەریاچەکەدا. یعنی لە ڕابردووشدا بەم شێوازە ئێستا وشکە ساڵی دروست بووە ئەوی دەریاچەکە بەم شێوازە کەمی کردووە؟ بەڵێ وەکو باسم کرد لە ساڵی 2008 و 2009 ساڵانی پێشتریش لە بیدایەتی ساڵی 2000-2001دا بە هەمان شێوە ئاستی ئاوی دەریاچەی دوکان کاریگەری بەهۆی ئەو بارانبارینەوەی کە دەبارێت لە ناوچەکەدا ئەگە بارانبارینەکە بە پێویست نەبارێت ئاستی ئاوکەش بە پێویست بەرز نابێت چکە ئاوی دێتە ناو دەریاچەکەەوە لە بارانبارینەوە دێتە ناو دەریاچەکەەوە ئەگەر بارانەکە کەم بێ کەواتە ئاوی هاتوو بۆ ناو دەریاچەکە کەم دەبێت کەواتە ناگەینە ئاستی پێویست لە دەریاچەکەدا چکە ئێمە ساڵانە پێویستە لە دەریاچەکەدا بگەینە ئاستێکەوە بۆ نمونە ئەم ساڵ تەنها گەیشتینە 490 متر 490 متریش بۆ ئاستی ئاوی دەریاچەکە کە 511 مترە بۆ ئاستی ئاوی بێڵماوسەکەمان 4 متری فەرق بوو کەواتە ئێمە ئەم ساڵ زۆر فراغێکی خەزنی زۆر مامونرا بوو کە 4 متر بوو لەبەرەوە کاتێک کە لەو ئاستا ئاوەکە مەداین ئێوێ بە بەرنامەیەک گیشکین ینی وا بزانینکەوە ئەم ساڵ ئاومان زۆر کەمە نابێ ئاوی زیادە بەدەینەوە بۆ خواروی بەنداوەکە تەنها ئەو بەدەینەوە کە زۆر پێویستە و کاریگەری هەیە لە خواروی بەنداوەکە ئەوەی کە بەریشی دەدەینەوە بۆ خواروی بەنداوەکە بەلایەنی کەمەوە هەموو کات دەبێت بەشی ئاوی خواردنەوەی خواروی بەنداوەکە دابیم کاکە بریتێ لە شارەکانی
سلێمانی و چەمچەماڵ و کۆی و ئەو شارۆچکانی کە لە سەرەتی وەرەوە شاری کەرکووک و خواری کەرکووکیشەوە بێ ئاوی خواردنەوە بۆوان دابینکەین و هەروەها ژینگەشت. بەڵام ئەم ساڵ بە دڵنیایەوە ئەوەی کە بەرمانداوەتەوە کە ئێستاش بەری دەدەینەوە کە پێداویستی کشتتوکالەکانی خواری بەنداوەکە بە پێویست دابین ناکات لە بەرەوەی ساڵەکەمان ساڵێکی وشکە ساڵەکە. لەلایەن حکوومەتی عێراق و داواتان لێ نەکراوە کە ئاسیاوە کە زیاتر بەربدنەوە چونکە خۆت باس کرد بەشێکی زۆری ئەو ناوچانێکە بەتابەت ناوچە عەرەب نشینەکانی کە دەکەون سەرم بنداوە ناوچەی کشتتوکاڵێن یعنی داواتان لێ نەکراوە بە ڕسمی کە زیاترە ماوە بەربدرێتەوە. بەڵێ ئێمە وەکو ئەو پلانەی کە دامانە بە هەماهەنگی لەگەڵ ئەوان ئەو پلانەماندانەوە ئەوانیش ئەندازیار و ئێمەش لێرە ئەندازیارین زۆر لە یەکتری تێدەگەین کاتێک کە ئاسیاوی دەریاسەکەمان کەکەم بێ ئێمە لە کۆتاییدا ئەمەوە کە دەکەینەوە هەر ئەوەکە ڕوو لە ئەوان دەکاتەوە ئەگە لێرەدا هەڵی بگرین یا بیکەینەوە لەگەڵ ئەوان پلانمان هەیە و لەگەڵ ئەوان هەماهەنگیمان هەیە و لە یەکتری تێدەگەین و بە پێویست ئاوەکە بەردەدەینەوە. ئەگەر ساڵێکی تر بە هەمان شەوەی ئەم ساڵ وشکە ساڵی بێت ئاسیاوەکە پێتان وایە زۆر زیاتر دادەبەزێ و مەترسیانە چین کە ڕوو لە بەنداوەکە دەکات. ئێمە ئەو هەندێک لەو بڕێکی هەڵدەگرین بۆ ساڵی داهات و ساڵی داهاتوش بە دڵنیایەوە هەندێک ئاوی کەمان بۆ دێتەوە ئەبێ زۆر بەوردی تعاملی لەگەڵدا بکەین و بزانین ئایا ئێمە ئەسوە احتیمالمان وەرگتوکەوە ساڵی داهاتوش وشکە ساڵ بێت حسابی ئەوشمان کردو ئەگەر باراناویش بوو یا ساڵێکی ئاعتیادیش بوو ئەوە باشتر دەبێت. کاکۆچەر بەوەی دروستکردنی کۆمەڵێک بەنداو لە کۆماری ئیسلامی ئێران ماوەی چەند ساڵێکە دزەی بچووک دەگرێتەوە کۆماری ئیسلامی ئێران ئەم گرتنەوەی ئەم دزەی بچووکە لەلایەن کۆماری ئیسلامی ئێرانەوە هاتنی ئاو بۆ دەریاچەی دوکان کاریگەری تا چەند دروست کردەوە ئێوە وەکو بەنداوی دوکان هەوڵتان نەداوە کە لەلایەن حکوومەتی هەرێم و حکوومەتی عێراقشەوە بۆەوەی کە کۆماری ئیسلامی ئێران بڕێکی زیاتری ئەو لە زەی بچووک بەرداتەوە خۆی کاکتوانە تەبان ئێمە زەی بچووک سەرچاوەکەی لە ئێرانەوە دێتە ناو خاشی هەرێمە لە کوردستانی ئەو دیەوە سەرچاوە دەگرێت لە شاری پیرانشارەوە ئەو چەند کیلۆمەترە دەبڕێ نزیکی 125 کیلۆمەتر دەبڕۆی دوایی دێتە ناو کوردستانی ئەم دیوە تەبان ئەم مشکە ساڵی کە ئەم ناوچەی گرتوێتەوە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوڕاستی ئێمەی نەگرتوێتەوە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوڕاستی هەموو گرتوێتەوە ئەمە وای لێکە دۆ تەبان ئەوان پلانی خۆیان هەیە و ئێمەژە بێ پلانی خۆمانە بێ و تورکیا شار تورکەکانیش پلانی خۆیان هەیە ئەوان هاتوون چەند بەنداویشیان لەسەر زەی بچووک دروست کردووە دوو لەو بەنداوانە ئاوەکان دەگێڕێتەوە دەیباتەوە بۆ دەریاچەی ورمی و دوا بەنداویشیان ئەمتانێ بەنداوی کۆڵەسەی سەردەشتە نزیک سەردەشتەوەیە ئەو بەنداوە بەڵام خۆشبەختانە ئەم ساڵ ئەو بەنداوە یەکەی کارۆئاوی لەسەرەوەتە کارەبا بەرهەم دێنێ کارەباکە بەرهەم دێنێ ئاوەکە بەردەدرێتەوە بۆ ئێمە تەمەنەوە ئاو شەرەوە ئاوی خۆمانەکە پێشتر خەزم کراوە لە لایوان و ئێستا بەری دەدەنەوەتە لە مانگی 34 دەکە خەزم کراوە ئێستا بۆمان دەکەنەوە خۆشبەختانە ئەو یەکانەکە ئیش بە یەکەکان دەکەن ئاوەکە بەردەدرێتەوە دێ بۆ ئێمە باشە بۆ ئەم کاتە دوای بەردانەوەی ئاوەکەش ناتوانن ئاوەکە ڕێڕەوەکەی بگۆڕن بروی ناوچەیەکی شاخاوی ئەو دیوی ناوچەی ماوەتەوەیە ناتوان بگۆڕن ئاوەکە دێتە ناو دەریاچەکەمانەوە ئەو هەماهەنگی کە جەنابی شت باسیەکەی لەگەڵ من پێشماوەیەک لەگەڵ جەنابی وەزیر بێگەرخان لە ئێران بووین وەزیری کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاوی خۆمان لە ئێران بووین بە سەرۆکایەتی وەفدێکە جەنابی سەرۆکایەتی دەکرد لەوێدا چاومان کەوتەوە بە ئەوانیش و باسی بابەتانەشمان کردو بەڵام مشکە ساڵەکە بە هەمان شێوە لەلای ئەوانیش هەیە ئەوانیش هەمان شێوە کێشەیان هەیە و مەشاکلی خۆیان هەیە لەو بارەیەوە کا کۆچەر یەکێک لە پلانەکان بۆ دروستکردنی بەندا و یەکێکە لە بەنداوەکانی سنووری قەزای پشدەر گەرم بەنداوە دروست بکرێت چ کاریگەریی بۆ سەر دەریاچەی دوکان دەبێت بەنداوی دڵکەش بەنداوێکی باشە لە پلاندایەکەوە لە پلانی حکوومەتی هەرێمدایە لە داهاتوودا دروستکرێت چەند جارێکیش باس کراوە تەبان بەنداوی کۆڵەسا ئەگەر ئەو ئاوی کە دەیکاتەوە دێتە ناو دەریاچەکەمانەوە لە هەندێک کاتدا کە کاتێکدا ئەوکە سەفر دەبێت کێشە بۆ ناوچەی خەڵاتزیە دروست دەبێت بۆ ئاوی خواردنەوەی خەڵاتزیە دروست دەبێت بۆ حەوزە ماسی ئەو کشتتوکاڵانی لەو ناوچەیە بۆ شیرینگەکان دروست دەبێت بەڵام ئەگەر بەنداوی دەڵگە دروست بکرێت لەوێدا بەنداوێکی باشە و چەند جارێکیش باس کراوە و لە داهاتوودا ئینشاڵڵا دروست دەکرێت بەڵام شتێکی باشە کا کۆچەر ئێستا ڕەشەبا هەرچەندە زۆربەی ڕۆژەکان لەم دەریاچەی دوکان بە بەراورد بە ناوچەی تر با یاخود ڕەشەبایەکی بەهێزیە کاریگەری ئەم ڕەشەبا لەسەرم دەریاچەیەتیە بەداخەوە ئێمە هەر کاتێک کە ڕەشەبا بێ ئێستا بۆ نمونە ئەوڕۆپی بینی ڕەشەبا هەر کاتێک کە ڕەشەبا بێ ڕێژەی بەهەڵەمبوونی ئاوی دەریاچەکەمان زیاد دەکەواتە ڕۆژانە بەلایەنی کەمەوە وەکو بووم باس کردی نزیکی لەوانەیە 20 متر 25 متر سێجا لە چرکەیەک یا 30 متر سێجا لە چرکەیەکدا لە دەریاچەکەماندا ببێ بەهەڵە ئەمە لە وەرزی هاویندا زۆر کادوای بەڵام لە کاتی ڕەشەبادا ئەو دەکاتە نزیکی 30 متر سێجا لە چرکەیەکدا ئاستیاوەکەمان واتە ڕۆژی سانتیمەترێک بەلایەنی کەمەوە لە دەریاچەکەماندا دەبێت بۆ هۆی کاریگەری ئەو ڕەشەبا و هەڵم و گەرمایی کە هەیە لە سەر دەریاچەکە کاتێک کە ڕووبەری دەریاچەکەمان گەورەیە
کە کۆچەر دەمێ قسەیشی هاوڵاتیان بکەم، ینی هەمیشە هاوڵاتیان دەڵێن ئەگەر ساڵێک بارانی زۆر بارێ دەریاچەکە پڕیش بێتەوە کارەبا هەرکەمە، هەرچەندەوە زۆر ڕەبتی بێەوە نییە پرۆژەی کاروایی ناو دەریاچەکەدایە و ئەگەر ئاویشکەم بێتەوە هەر کارەباکەمە، یعنی تۆ چی بە هاوڵاتیان دەڵێ لەسەرەمە، چونکە ساڵانە مشتومڕێکی زۆر لەسەرەمە دروست دەبێت. بەڵێ خۆی کاکەتوانە ئێستا کارەبا وێزگەی کارەبای دوکان ئەگەر بێت و لە ئاستی ئاوکەما زۆر بەرز بێت لە ئاستی بێڵماسەکەش دابێت و ئەی هەموو یەکەکانیشیان ئیش بکاتەبن ئەوە ئیش و هاوڕێیانمانە هاوکارانمانە لەوێ هەموو یەکەکانیش بە 400 مێگاوات کارەبا بەرهەمدێنێکە یەکێکە کێشەی نەبێ و ئاستی ئاوکەشمان زۆر بەرز بێ ئەم 400 مێگاواتش نزیکی لە 100 دەی کۆی کارەبای هەرێم دەکات. بەڵام لە کاتێکدا کە ئێستا ئاسیاواتە لە 100 زۆر کەمە لە کاتێک بەڵام ئێستا کە ئاستی ئەوکەمان نزمە یەکەکان ئەگەر بە تەواوی بە کەپاسیتی تەواوی شۆ ئیش بکەن ناتوانن ئەو بڕە بەرهەمبێنن واتە ئەو کاریگەریان نابێت لەسەر خۆی کارەبای بەرهەمهێنراوی هەرێم لەبەرەوەی ئێمە لەم کاتەدا زیاتر گرنگی بە بەدانەوەی ئاوەکە دەدەین وەکو لە کارەباکە ئەن کارەباکە کاریگەریی زۆر زۆر بەسیتی دەبێت لەسەر خۆی کارەبایی هەرێم. کە کۆچەر لەم دەریاچەیە ڕاوچێکی زۆر هەیە دەمەوێت شتێکی جیاوازتر باس بکەم. ڕاوچێکی زۆر لەم دەریاچەیە هەیە ئەمە هیچ کات گرفت بۆیەوە دروست ناکەوە تا چەند سنوورتان بۆ دیاریکردون بۆی کە چونکە دەریاچەی دوکان ڕاوی ماسی زۆر لەسەر دەکرێت بە تایبەتی لەم سنوورە هیچ ڕێگە بە ڕاوچەکان دەدرێت یاخود هیچ سنوورێکتان بۆیان دیاری کردو کە نەتوان نزیک بنەوە لەم ناوچەیە. وەڵڵاهی ئێمە هێڵێکمان داناوە بەڵێ ئەوە هێڵەکە کە بۆمان کردوونکەوە نزیک نابێت نزیک بنەوە لە ناو دەریاچە لە نزیک سەدەکەوە لە دوای ئەوە لە هەر شوێنێکدا بیکەن تەنها لە وەرزی ئەوەی داکە ماسی قەدەغەت ڕاوکردنی ماسی قەدەغە دەکرێت لە کاتەکانی تدا دەتوانن لە هەموو شوێنەکانی دەریاچەکە ڕاو بکەن بەڵام ئەو هێڵی ئێمە بۆمان داناوە نابێت نزیک بنەوە لە سەدەکە لەبەر مەسەلەی سیکوریتی ئەو شتانە لەو شوێنانە ناتوان من هیچ بنەماوە گەر تۆ پەیامێک وتەیەکت مابێت. سپاس. وەڵڵاهی کاکتوانە ئێمە پەیامی ئێمە دایمەن بۆ هاوڵاتیان ئەوەیەکەوە هەموو جارێکە باسی دەکەین ئێمە هەرچەندە باز لە ڕێژەی ئاو هاتنی ئاو بۆ ناو دەریاچەکە و زۆری ئاو لە دەریاچەکەدا بکەین ئەوە ڕاستە بەڵام دەبێ هاوڵاتیان لە دووشت زۆر هیم بن ئاگادار بن یەکەمیانەوەی کە بەڕاستی ئەم ئاوە ئەو شێوە جوانی کە دەیبینین بۆ پاکوتەمیزێ دەیبینین کەەوە ئاوێکی فرێشە بەڕاستی وەگاوی لە ئاوی ئەو بوتڵە پاکترە کە دەخورێتەوە بەو شێوە بهێڵینەوە پیسی نەکەین ئەمە بۆ بەشی سەروی دەریاچەکە و خواری دەریاچەکە شۆ ڕووبارەکە بە هەمان شێوە پیس نەکەین چکە بەڕاستی ئەو تەنها موچی یەک کەس و تاکە کەس و کۆمەڵێک نیە ئەو موچی هەموو خەڵکە بەڕاستی تا بە پاشی بێڵینەوە باشترە ئەمە وەکو جۆرەکەی وەکو بڕەکەشی ئەوە بەڕاستی کە بەکار دێ لە ئاوی خواردنەوەدا و لە ماڵاندا دەبێت زیاد لە حەد دەستی پێوە بژیرێت چونکە لە کاتی وشکە ساڵدا ئەنجا قیمەتی ئاو دەزانین ئەنجا دەزانین ئاو چەند بە قیمەتە ئەوتانێک کە وشکە ساڵ ئەو یانی باران نەبارێ ئاو ناوێت کەواتە ئاو زۆر بە قیمە دەبێت داهاتوش ڕێژەی دانیشتوان زیاد دەکات کشت و کاڵ زیاد دەکات پیشتا زیاد دەکات ئەو هەر زیاتر بە قیمە دەبێت هاوڵاتیان دەبێت زۆر لەوە یابنکەوە بەکارێنانی ئاو قیمەتی ئاو بزانین نەکاو بە فێڕۆ بدەین. پەڕست کۆچەر جەمال بەڕێوەبەری بەنداوی دوکان سوپاس ببوورە جارێک شتکە ئەمڕۆ دەوام نەبوو هێنامیتەوە بۆ ئێرە دەست خۆش بێ زۆر سپاس. بەڵاو کار هێبیەوە ئەو زانیاریانە بوو لەسەر بەنداوی دوکان کە بەڕێوەبەراتی بەنداوی دوکان پلانیان داناوە هەرچەندە ئەمساڵ وشکە ساڵی و ئەگەر ساڵێکی تریش بە هەمان شێوە ئەمساڵ وشکە ساڵی بێ و پێ و پلانی کە دایانناوە بە شێوەیەکی زۆر مەترسی نابێت لەسەر دروستبوونی ئاوی خواردنەوە چونکە ئەو ئاوێکە گلی دەدەنەوە ئەوان پلانیان بۆ داناوە بۆیە وەکو بەڕێوەبەری بەنداوی دوکان ژاماژەی پێکرد هەم بۆ ئەم ساڵ و هەم بۆ ساڵی داهاتووش پلانێکی بۆکمان داناوە بۆ گلدانەوەی ئاو.